ساڵی 1855 و لە سەردەمی حوکمی عوسمانی لە عێراق لە شاری کەرکووک و لە باشووری ئەو شارە قەیسەریەک دروست دەکرێت لەسەر ڕووبەری 2000 متر. لەو سەردەمەدا و تەنانەت هەتا ئێستاش بە یەکێک لە گەورەترین قەیسەریە کۆنەکانی کوردستاندا دەنرێت لە ڕووی ڕووبەر و شێوازی دروستکردن و ئەندازەییەوە. دروستکردنی بازارێکی وەکو قەیسەری کەرکووک لە شاری کەرکووک لە سەردەمی عوسمانیەکاندا چەندین ئامانج و مەبەستی لە پشتەوە بووە. ئەگەر بە مەبەستی بژاردنەوەی ژێرخانی ئابووری بێت یاخود بۆ هەر مەبەستێکی دیکە، ئێستا ئەم قەیسەریە بۆتە بەشێک لە مێژووی شارەکە و وەک ناوچەیەکی شوێنەوار لەلایەن حکوومەتی عێراق تۆمارکراوە و لە ئێستادا خاوەندارێتی بۆ بەڕێوەبەرایەتی شوێنەوار دەگەڕێتەوە و چەند ساڵ جارێک و لە ڕێگای زیادکردنی ئاشکراوە دەدرێتەوە بە کاسبکاران. طبعا بازاری قەیسەری کەرکووکە بازارێک یەکجار کۆنە، تقریبا کەوێتە ناوەڕاستی شارەوە، نەختێک لە خوار قەڵای کەرکووکی ئەو شوێنێکی ئەسەری کۆنی ئەم شارەیە. تاریخی بنیارنانی ئەم قەیسەریە وەکو لە مێژوویەکانە هەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1960 زاینی، لە کاتی بڵین فەرمانڕەوایی عوسمانیەکانە بنیاتنراوە. ئەم بازارە دەولەی عوسمانی دروستی کردە ساڵی 1860 بزەبت وابزانم. ئەمە لە پێشە لە قەدیمە قوماش و خەیات و ئەشکاڵ و ئەنواع پیشەی تیا بووە، بەڵام لە ئەم ساڵانی دواییە بڵین بە کەمالیاتە و ئاڵتونچیە و ئیکسسواراتە و ئەو شتانەی تیا فرۆشێ و ئەم بازارە تەبیعەت ئەم بازارە ئەوەیە هەموو نەتەوەکانی تایە، کوردە و عەرەبە و تورکمانە و لە پێشە ئاینەکانشی تیا بووە. پێشەوە یەهودیەکان بڕۆن، یەهودیەکان زۆربیان لەم بازارە ئیشیان کردە و ئەم بازاری قەیسەری کەرکووک بە جەرگی بازاری کەرکووک داندێ. یەکێک لە جوانی و نهێنی قەیسەری کەرکووک شێوازی ئەندازەکەیەتی کە چەندین نهێنی لە خۆ دەگرێت. بە بڕوای زۆرێک لە شوێنەوارناسان و تەنانەت دوکاندارەکانی ناو قەیسەریەکە گشتدار و تاق و ڕێگا و کۆڵان و کوچە و پەنجەرەکانی قەیسەریەکە پڕ چیرۆکە. لە ڕووی هونەری تەلارسازیەوە ئەم قەیسەریە کەرەستەکانی وەکو بەرد و گەچ و نورە و دار و شوشەی تێدا بەکارهێنراوە. هەروەها هەڵگری جۆرەها کۆڵەکە و بنمیچی کەوانەییە کە مێژووی تەلارسازیەکەی دەگەڕێتەوە ژێر کاریگەری ئەو نەخشکارانەی کە ڕۆڵیان بینیوە لە هونەری تەلارسازی ئەو سەردەما کە زۆربەیان کورد و جوولەکە بوون و لە پاڵ ئەوەشدا تایبەتمەندی تەلارسازی کەرکووکی پێوە دیارە کە لە ناوچەکانی تر جیاوازی هەیە. شێوەی بنیادنانەکەی شێوەیەکی زۆر جوانە، مەثڵەن لە سەر شێوەی ڕۆژ و مانگ و هەفتە وەکو بڵێن تەقویمی شەمسی نزیکەی 360 دوکانی تێیە. ئەمە ئاماژە بۆ چیەکە؟ بۆ ڕۆژەکانی ساڵ. 7 دەرگای تێیە بە گوێرەی ڕۆژەکانی هەفتە. نزیکەی 12 شوقەی تێیە، شوقەکان لە سەرەوەیە تەبعاً. ئەو شوقانە ئاماژەیەکە بۆ مانگی ساڵ. نزیکەی 30 کۆڵانی تێیە ڕاڕەو لە ناو بازارە، ئەو بە گوێرەی ڕۆژەکانی مانگ. اینجا ئەم قەیسەریە بە شێوەیە دروستکراوە، لەسەرەوە بڵین شوێنی هاواگۆڕچی هەیە.
لە بڕێ و کاتەکە دروستکەوە کارەباشتیوان نەبووە بە شێوەیەکە کە هەوایەکی چاک بێتە ژوورەوە و لێشی دەرچێت دووەم دوو دەرگای هەیە ئەم دەرگایکیانە پشتەوە ئەمە ئەم بەرامبەرمانە کاتی خۆیم ناوە تەمام ماڕشتانە نەبووە چۆڵ بووە لەوێەوە کە خۆر هەڵاتوە خۆرەکە هاتوۆتە ژوورەوە بەناو قەیسەریەکە ڕۆشنی کردوتەوە لە کاتی خۆرئاوابوونیشان لەم دەرگای ئەم لاوە خۆرەکە دووبارە هاتوۆتە ژوورەوە یعنی ئاماژەیەکی زۆر جوانە بێچکە لەوەی کەمە شێوەی گەرم و ساردیەکەی هەموو کاتێک لە زستانانە شێوەیەکی تقریبەن نیمچە گەرمی هەیە زستانە هاوینانیش ئەگە بێت و ستاتاپ ئێستیش پێوە بێ ئەگەر هات و کارەبار نەبێ ئەو وەسایدی گەرمکردنەوە ئەم هەم گوڵاپەی کە ئێستا هەیە نەبێ سیرەکەی زۆر شوێنەکە کە دیتە ژوورەوە جەوێکی تری هەیە نزیکەی چەند مەترێک لە زەوی نزمترە ئەم بازاڕێ ئێمە قەیسەری کەرکووک 365 دوکان لەخۆ دەگرێت کە بە پێی ڕۆژەکانی ساڵی عەرەبی دروستکراوە 12 شوقەی تێدایە کە بە مانای مانگەکانی ساڵ دێت هەروەها 30 پەنجەری تێدایە کە بە مانای ڕۆژەکانی مانگ دێت 7 دەرگای سەرەکیشی هەیە کە لەسەر ڕۆژەکانی هەفتە دروستکراوە 24 کۆڵانیشی تێدایە کە بە مانای سەعاتەکانی شەو و ڕۆژ دێت ئەم بازارە چەند نهێنیەکش لە خۆی ئەگرێت چەند نهێنیەک لە خۆی ئەگرێت یعنی با بڵین بە شێوازێکی زۆر جوان و سەرسوڕهێنەر دروست کراوە چونکی ساڵ لە خۆی ئەگرێ کەواتە 24 سعات 24 فەرە حەوت دەرگا وەکو هەفتەیە 365 دوکان وەکو 365 ڕۆژ وەکو ساڵێک یعنی ئیتر هەنێ نهێنی دیکەشی تێ هەیە ئێمەش هێشتا پێی نەگەیشتوینە بازارێکی خۆشە شەعبیە دوکاندارەکان پێشترش ئەم بازارە بەم شێوەیە نەبوو ئێستا تقریبا اختصار کراوە لە بینی زێڕەنگر و کەمەلیات جاران نەبابەتی دیکەی گەلێک زۆرتر تێبوو جاران قوتاڵ فرۆشی تێبوو عەتاری تێبوو با بڵین گونیە فرۆشی تێبوو دزداشە فرۆشی تێبوو هەرچەندە لە کات و سەردەمی خۆیدا قەیسەری کەرکووک هیچ هۆکارێکی ڕووناکی و فێنەکەرەوەی تێدا نەبووە بەڵام بەهۆی ئەو کەرەستانی لە دروستکردنیدا بەکارهاتوون لەگەڵ ئەو دەرچەی هەوا گۆڕێکیەی لە بەشی سەرەوەی قەیسەریەکەدا دروستکراون بە ئەندازەیەکی زۆر باش لە هەموو وەرزەکانی ساڵدا کەشێکی خۆش و جیاوازی هەبووە وەک لە هاویندا فێنک و لە زستاندا مامناوەن بیدایی دروستبوونی ئەم بازارە بەش لە بەردی سپی قای سپی وێڵ ئێمە خەڵکەکە لەگەڵ گەچ بۆ دروست کراوە بە شێوەی کەوانەیی دەبینی دوکانەکە مەسەر شێوەیەکی کەوانەی و بچووک ڕاڕەوەکە زۆر بەرزە کە لەسەرەوە سەیریکەی وازانی یەک نهۆمە بەڵام خۆی یەک نهۆمە بەڵام لێرە سەرگە دوکانەکان زۆر نزمە ئەوی تریان بەرزە لە تەنیشە شوقیان دروست کردووە بەڵام لەبارم کە سەیرێک یەک پارچەیەەکە
لێرە سەیەکی دوو پارچە دیارە ئەمە هەموو بە شێوەی کەوانی دروستکراوە لەم قەوسانی ئەمانە هەبوون ئەمە مەسەن ئێستا ئەمە کاتی خۆی بە قامیشیانە هێنا قامیشەکەیان دائنا هەتاوەکو ئەم دوایش قامیشەکان نا ئەوە ماوە کات خۆی کە چاکراوەتەوە هەموو کاتێکە دوایەوش کە نۆژن کراوەتەوە هەوڵ دراوە هەر گەچە نەختێک شتی تریان بەکاری نابێت نەختی بەڵام وەکو تەسمیم ئەساسیەکەی وەک کۆنەکەی خۆی هەرماوەتەوە این بڵین گۆڕانکایی تیان ناکریان بازارە سەم دوکان بینتە چێنە بچووکە هەر ئەوە نێت ناتوانین دەستکاری بکەیت ئێرە زستان گەرمە باشە هاوێنیش فێنکە بەس ببوونەی ئەم گڵۆبانەوە دوکانەی 20 گلۆبی دایسانە تۆزە گەرم بووە جارە منفەزمانە بوو لەو بانەوە منفەزایان هەمووی قەپات کە دایان خست یعنی تەهوێی تیان نییە تەنەفوسی تیان نییە تۆزێ ناخۆش بووە لە ئێستادا لە ناو قەیسەری کۆنی کەرکووک تەنها دوو جۆر لە دوکان و فرۆشیار دەبینرێن ئەوانیش سەرەنگەرەکان و پۆشاک و بابەتی جوانکاری ژنان و کچان هەر لە کۆنەوە ئەم بازاڕی ئەمە شوێنێکی تیجاری بووە لە چوار دەوری بازارەکە ئێمە خان هەیە خانەکان مەسن کات خۆی کاروانی هاتووە لە لادەکانەوە بۆ ناو شار لە خانانە لایەن داوە دوای هاتوون لەم بازارە مەسن شتیان ساغ کردو شتیان کڕێ شتیان فرۆشتووە شوێنی مەسن بۆ نمونە چی بۆ لێرە فرۆشتنی کوتاڵ ڕەنگکردنی بەن دروستکردنی پێڵاوی پێستە دروستکردنی زین و پێداویستەکانی ئەسپوشتیوە لەم بازارە هەمووی دروست کراوە جگە لەوە مەسەن عتاری هەبوو عتاری مەسمان دەرمان و دەرمانە ڕۆچیەکان لە خیاتی ئەمانە زۆر بووە لەم بازاڕی ئەمە هەتاوەکو ساڵی تقریبن هەشتاکان دووبارە نۆژەن کراوەتەوە ئەمە ڕووخاوە بە گوێرەی بەهۆی ئاو هەوا و زروف و چاکردنی نەکردنەوەی دووبارە ئەو کاتە دەستکراوەوە بە چاکردنەوەی نزگەی لە ساڵەکانی 1970 تەواو بووە ئەمە دووبارە تەمانەمە سەر بە شوێنەوارەکانی کەرکووکە کاتی خۆی تاپۆ بووەمە بەڵام هەموو شوێنێکی ئەسەری توراسی ئیستملاکە کرێ لەلایەن شوێنەوارەکانەوە ئێستا سەر بە شوێنەوارەکانی کەرکووکە شوقەکان کات خۆی کە دروستش کراوە ئێستش پێوە بێ وەکو مەخزن بەکار هاتووە یا شوێنی ئیشکردنی دەسی ئێستا مەسەن چەشقێکمانی ئێمە لەسەرەوە هەیە مەسەن چیەکە لەوێ مەخزەنەش لە زیادەکەی لێدانا لەبەر شوقەکە دوکان ژوورێکێک جزۆیت هەیە شوقەکە نازانم خۆی 6 ژووری تێ لە کاتی خۆشی هەر ئاوا بووە بۆ کۆکردنەوە وەکو کۆگایەک و ئیشکردنی دەستی مەسەن هەیە مەسەن ئیشی دەستیەکە لەسەرەوە کاتۆی خیاتی بۆی بە لەوێ ئیشیان کردووە شتەکانشیان ناو دوکانەکان عەرز کردووە ئێمە لە قەیسەرەکەی جوتخاوین من وەکو شخصی خۆم لە ساڵی 1970 بۆ 1970 لێرە ئەو کاتە منداڵ بووم لەگە برا گەورەکانم خەریکی کار بوو هەر دوکانی جوانکاریمانە بوو کەواکە کەمەلیات نزگەی هەتاکو ئەم لە حەزی هەتاکو پێش سوڵتانەکەی لە 2018 26 مانگی یانزە بوو کەوای تر ئەمڕۆ لەوانەیە کا 3 ساڵەکەی یادەوەکەیەتی 2 ساڵشی خایان هەتاکو تەعمیریان کرد ئەوە ئێستاوا بەچاو خۆتان نەیبینن بازارێکی جوانە بازارێکی شەعبیشە بازارێکە هاوسەکان لەگەڵ یەکتری تەعاملمان خۆشە هاوسێ کۆنەکانین ماوین لێرە ئەم قەیسەرە بازارێکی تیجاری بوو کۆن لێرە پێش ئێمە هاتین 1983 بناتمە پێش ئێمە کۆم وان بازارە ئەوەنە گڵۆ بوو تشتی لێ نەبوو عەزەکەی گەچ بوو خەیاتی لێبوو جونێ فرۆشی لێبوو عتاری لێبوو داد کۆم و لایەکی کەوت 1980 تقریبا تەعمیریان کرد ئێمە 1983 گردمان من حتا ئێستا لێرە
هەرچەندە لە مێژووی قەیسەریەکەدا چەندین فرۆشیار و کاسپی جیاوازی تێدا بووە لە کۆندا، تەنانەت لە ژوورەکانی سەرەوەی قەیسەریەکە کە بە شوقە ناوی دەبن شوێنی کاری دەستی بووە. لەو پیشانی کە لە سەرەتای دروستبوونی قەیسەریەکەدا هەبوون، بریتی بوون لە بەرگدر و پێڵاودر و کاری سەڕاجی و دوورینی گوێنی بن و عەتاری و چەندین پیشەی تر تا دەگاتە کاری زەرەنگەری کە لەلایەن جوولەکەکانی شاری کەرکووکەوە دروست دەکرا. بازارەکە ئێمە تقریبان چەند شتێکی ڕێسیتیە. یەکەم نزگەی 6 دوکانی ئاڵتون چیە زێڕەنگەر، چەند دوکانێکی زیوە فرۆشن ئەم لێرەوەیە. ئەوانی تری باقیەکەی جلوبەرگی ئافرەتانە، کەمالیاتە، جوانکاریە، جلوبەرگی مناڵە، یعنی هەر خۆی وا بۆی تر بازارە گۆڕانکاری لە شتەکانشیان نەکراوەچی ئەفرۆشێکی نافرۆشیە هەرەوە شتە کۆرانی جارە. بەڵام پێ وەکبەت ماس کرد لە پێش ساڵی 50کان چلەکان نا ئەم ڕزی ئەمە هەمووی خەیات بووە، لەو لاوە بەنڕەنکەرەوە بەنیان ڕەن کردووە. هەبووە مەسەلەن وەکوت باس کرد پێڵاوشتیان دروست کردووە، ئیشی دەستیان کردووە. بەڵام لە دوای هەشتاکانەوە نەبووەتە زیاتر زێڕەنگەر و کەمالیات. ئێستا کورت کراوەتەوە بەس لە بینی جوانکاری و زێڕەنگر با بڵین ئەم بازاڕی ئێمە. بازارێکی بەعام خۆشە، خەڵکەکەشی خەڵکێکی باشە، خەڵکێکی باشش ڕووی تێکە ئەو کەم دەرامەتەکان زیاتر چکی بە حکومی بازارێکی شعبی حتا کو لەلایەن ئەگە جوانکاری بلێن ئاڵتون بێ. ئێمە لێرە دوو بازاری سەرەکیمان هەیە، بازاری سوق عەسری پێلێن کەوا سەردەم ئەوێش هەر زێڕەنگرن، بەس خەڵکەکە بە خەنەعەتی خۆی ئەوێ گرانە، ئێرە باشترە. تر خەڵکی با بڵێن زیاتر کەم دەرامەتەکان ڕوو لەم بازاڕی ئێمە ئەکەن بە حکومێکی بازارێکی ملیە و شعبیە و هەموو دەوروبەرشمان هەر بازارە، یعنی گەچی بێوێ لەم بازارە لەم جوتقاوەیە هەموو شتێک لە خۆی ئەدۆزێتەوە. دوکانمانەی نیومەترە، هەر نیومەتری مرەبع، یعنی کاڵی نیومەتر بڵێن 50 سانتیم درێژیەتی، مەترێکیش پانیەتی. ئێستا دوکانەکانی ئەمە مەترێک و تقریبا نیو بە 3 مەترە. ئەمە دوکانی گەورەیە، مەسەن بەنا هەنێک شوێنە دوکان شیە تقریبا ئەمە کەمێک گەورترە، ئێتر ئاوای بەپێی شوێنەکەیە. دوکانی مەسە کەمێک پانێکی زیاترە. زۆر جار هەوڵ درراوە قەیسەری کەرکووک لە ناو ببرێت بە بیانووی جیاواز، جا لە پێناوبیری سیاسیدا بوو بێت یاخود بازرگانی. بۆ نمونە لە ساڵی 1970دا بە مەبەستی نۆژەنکردنەوە داخراوە و دواتر لە زیادکردنی ئاشکرادا خاوەن دوکانەکان وەریان گرتوتەوە. بەڵام لە ساڵی 2010دا قەیسەری کەرکووک لە ڕووداوێکی نادیاردا دەسووتێت کە گەورەترین زیان بەر بەشی زۆری دوکانەکان دەکەوێت، کە ئەو کات قەیسەرێکە تەنها دوکانی جوانکاری و کاری زەرەنگەری تێدا بووە. گەورەی سووتانەکە و زیانەکانی خاوەن دوکانەکانی بێهیوا کرد لە دووبارە گەڕانەوەیان بۆ ناو قەیسەرێکە. بەڵام دواتر و لە دوای 2 ساڵ کە نۆژەن کرایەوە دووبارە خاوەن دوکانەکان تووشی چەندین کێشەی تر بوونەوە. لەوانە لە تابلۆی سەر دەرگای قەیسەرێکەدا زمانی کوردی تێدا نەبووە، بەڵام بە هەوڵی دوکاندارەکان و یەگرتوویان لە گەشت هەڵوێستەکانیاندا بەرامبەر بە قەیسەری کۆنی کەرکووک توانرا دوکانەکان دووبارە وەربگرنەوە و بیگەڕێنەوە نێو ئەو قەیسەریەی کە بە ماڵی یەکەمیان دەیبین. بازاڕی ئێمە لە ساڵی 2010 سەیستا کوڕەکە باسی کرد 26/11/2010 سوتا ئەو 2 ڕۆژ پێست تەمان ئەو سوانە کارەساتێکی جاگەورە بوو بۆ خەڵکیان بازارە، نزیکەی خاوەنی 250-300 دوکان
هیچی نەما هەموو سوتا هەمووی ڕۆیشت تەمان لەو کاتیشە پێت دڵێم نا حکومات نە هیچ لایەنێک تەعویزی ئەم خەڵکیان نەکردەوە دوایەوە شەریکەیە کات شەریکێکی تورکی ئەم بازاڕەی نۆژەن کردەوە 2 ساڵی پێچوو ئێستا ئێمە تەمان و ئێستا بازارەکە خەڵک گەڕاوەتەوە شوێن خۆی بەڵام مەگە بڵین ئیشوکار وەک جارانە ئیشوکار نەماوە بە هیچ شێوەیەکەوە ئێستا قوتانە بازارەکان ئەبین بەیانە ڕۆژی شەمەیە ئاسا جومعە بووە و شەمە بێ بازار قەڵباڵغ بێ بەڵام سەریکە کەس لە بازار نییە چۆڵە ئەوش ئەسباب خۆی هەیە تەمان بڵین ئەسبابی بەرزبوونەوەی دۆلارێکە لە کارەکانە کەوای دیە کردووە کە خەڵکە و ئیمکانەتی نەبێت دووبارە بە کەیفی خۆی شت بکرێت ئەو ڕۆژەی کە سوتا ئیسە ڤیددیوەکانی ماوە من خۆم یەکێکم لەو ڕۆژە زۆر قسەم کرد و زۆر ئاگام لە خۆم لەما بوو بڕوان پێ بکە وام ئەزانی جگەرمە سوێ ئاهوە هەمومان سێرمانە کرد و ئەم بازارە لە پێشاومان سوتا و هیچمان پێ نەکرا ئیتر بە مەلاین زەرەرمان کرد ئەو بازارە ئیستش کە ئەیبینی ئەم بازارە من بەڕاستی خۆم لە کات هەڵبژاردنەکانە کۆمەڵێک برادر هاتنە ئیرە وتم ئێمە زۆر هاوارمان بە هەرێمی کوردستان کرد ئێوە زۆر گوتان کەرکووک قودسە و کەرکووک دڵە و زۆر هاوارمان کرد وتمان تەعویزێکی کەم ئەم هەموو خەڵکە فەقیرەوە ئەیبینن هەمووی قەرزارە چونکە هەمووی ئیشی لای شتی لای جوملەچیە نابوو پێی سەغڵەت بوو پێیان ناخۆش بوو کەس یارمەتیمانی نەدا یعنی قەزدم ئەوەیە بڵێم بڕوامان من بۆ خۆم شخصیان هیچ بڕوان بە سیاسیەکان نەماوە خەڵکی ئەو شارە خەڵکی ئەو شوێنە هەر بازارێکە هەر شوێنەکە خەڵکەکە خۆی ئەبێ خۆت بەرگری لە شوێنەکەی خۆت بکەیت هەمووی ڕاست ناکەن ئەگە خۆت بەرگریت کرد خۆت یەکدەنگ و یەک ڕنگ بووی ئەوانیش بە ناچاری دێنە پیری قەزێکەکەەوە واز ئەم کەناڵی جەناوتان بوو ئێنارتی لە ڕۆژی سوستانەکە ڕۆژی دوای هاتن بۆ ئێرە دەستش ماوەتە لای خۆم یعنی قسەیەک کرد زۆر کەس باوەڕێن گوتم کاکە ئێمە و خەڵکی بازارە کە ئەڵین گریانمان دێ گریانمان دێ ڕاستە ماڵ شرینە ماڵتە ڕۆیش نامێنێ بەڵام باوەڕتە بێ وتم بۆ ئەو زیکرەیاتەیە کە لەم بازارە ئەو خەڵکان بیکیەوە بۆ چکە ئەو کاتێک کە سوتا بە تەواتی وتمان کەوتۆ هیچی نەماوە احساسەکە لەوەی وتم بۆ زیکرەیاتە بۆ ئەم شوێنێ ئەم شوێنەواریەیە کە لەم شارە هەیە شو معلەمێکە کە ئەڵێ کەرکووک مەسەڵەن دووسێ شوێنێ ئەڵێ قەڵا ئەڵێن قەیسەری ئەم شوێنانە ئینجا احساسەکە لەوا بوو یەکجار ناخۆش بوو کە پێش چاو خۆتەوە بازارە ئەسپای ئێمە دانیشتبووین لەگەڵ سێمانەکە بەڵام کە هاتینیشەوە تەبعەن زۆر پێمان خۆش بوو کە گەڕاینەوە شوێنی کە لێ بووینە مەزدەری ڕزق مابووە بەڵام بەداخەوەی تر زروفەکە دوای ئەوە گۆڕا ئەم گرانی بازارە دروست بوو دۆلار بەرزەوە بوو ئیش نەما خۆزانین ئەمجا کرۆنە هات کرۆنیش هاتە سەرا و خۆزانین ئەو کاتێشەوە نزیکەی چەند ئێمە هەر لە ماڵەوە بووی دوای ئەوش بازارەکە ئێستا وەک جاران نەماوە وەک خاوەن دوکانەکان دەڵێن قەیسەری کەرکووک شوکراوەی شار و نەتەوەکانی کەرکووکە چونکە پێکهاتەی خاوەن دوکانەکان لە نێو قەیسەرێکەدا بریتین لە نەتەوەی کورد و تورکمان و عەرەب کە چەندین ساڵە لە خۆشی و ناخۆشیدا پێکەوە لە پێناومانەوەی قەیسەرێکەدا ژیاون و دەژین. لەش بازاڕی ئێمە هەموو نەتەوەکانی تیاژیە بەڵام دەستا 75 کووردە بەتر برا تورکمانەکان چەند دوکاندارێکی برای عەرەشمان لەگەڵا علاقەیەکی زۆر خۆشیە لێرە بەڕاستیە تاکو ئێستا من بۆ خۆم تقریبەنەوە 25 ساڵ لێرەم
نمبینی ڕۆژێ مشکلێک ڕوو بدا لە بینی مەسەن کوردیەک و تورکمان عەربی لەسەر مەسائلی نەتەوایەتی نا هەموو کاتێکیش کە مەسلەیەکە بسێ هەمومان یەک دەستین کە ئەچین مەسەن بۆ دیفاعکردن لە مافێکی ڕەوای خەڵکی بازارەکە هەمومان یەکین جالەوە بەرەوە ئەم بازار شوێنێکی بە تەواوەتی شوێنێکی برایەتی خەڵکی شاری کەرکووکە خۆشبەختانە ڕەغمە هەموو ئەو گۆڕانکاریانە کە ڕوئەدا چی لە زەمەن سەدامە چی لە دوای ڕوخان سەدامەکە ئەیرە بەدەست کوردەوە بوو چی لە دوای 16 ئۆکتۆبر ئێمە وەکوونەتەوە هیچ کێشەیەکمان نەبووە لەم بازارە بڕوا بکە ینی من خۆم ئەوەندەی برادر تورکمانمێ برادری کوردم نییە و جیا ناکرێتەوە کێ کوردە کێ تورکمانە و کێ عەرەبە و هەموو وەک برا لێرە پێکەواژین ئیستا بۆ نمونە پار ساڵ لە 2010 وا بزانم ئەم بازارە لەم ڕۆژەیە سوتە هەموو ئەم بازارە بە یەک دەنگ بە یەک ڕنگ بەرگریمان لەم بازارە کردووە و مەسەرەن لە ژێر زەختی ئێمەیە و لە ژێر زەختی گشت بازارەکەیە شەریکەی تیکەی تورکیمان هێناوە ئەیری تەعمیر کردووە هەر لە ژێر زەختی خۆمانە نەختێم و ماتەڵە و شتیان تێ کرد بە هەمومانەوە بە بێ فەرق و جیاوازی بازارەکەمان کردووەتەوە ئێستاش هەمومان وەکو برا پێکەوە ئاژین و لەخوا بەزیاد بێ کەم و زۆریش هەر باشە باز وەکو پێتم وت بە ئیستەشێوە گەورەترین بازاری کەرکووکە هیچ شوێنێک نییە لە کەرکووک بەقەت قەیسەری دوکانی دیابێ و فرە ڕنگ بێ لە ئاڵتنچی لە کەمالیات لە هەموونەوەیە و من خۆم شخصیەن یعنی ڕۆژ جومعەکان نایم وازام شتێکم بووم کردو وەها یەکێک چۆن ئالوودەی مخەدەرات دەبێت ئاوامان لاتە بۆ ئەم یعنی ڕۆژانە ئەمەنە بە یەکۆتان دوکاندارەکان لەگەڵ خێزانەکانمان ئەوەنە بە یەکۆ نیمان وەهاشە هەر هەمومان هەر سێ زمانەکە وەکو یەکەزانین هەر کەسێ دێک کە نازانێت کامەوە ئەوە کوردە ئەوە تورکمانەوە عەرەبە بازار هینەکە وازانێ قساکە بۆ خۆی برامبەرەکەی کورد دەرەچێت قساکە بەرامبەرەکەی تورکمان دەرەچ ئاوایە خەڵکانێک دەرەوەی شارەکەی خۆمان هەوڵیاندا ئەم بازارەمان دەسوەرگرنەوە بە هەرچی شێوەیەک بێ ئیتر بە تەریقەی زۆر هاتنەس پێشەوە لێمان وەرگرنەوە لە مزایدن یاڵم بەڵام یەکگرتووی خەڵکەکە وای کرد سەرکەوتین بەسەریان لەخوا بە زیاد بێت توانیمان جایەتە دوکانەکان تەبعەن بەعەقدیشە لەگەڵ ئاسارە پارادین وەنی بڵی ساڵانە ئەدەین هەنێکیان زیاد کرد لە سەرمان مهم نەبوو ئەلموهیم خەڵکە توانی هەچکە دوکانی خۆی وەرگێتەوە بەڵام لەگەڵش ئێستا بین دوکانەکان زۆری شۆڵ بووەتەوە دووبارە خەڵکەکە بە ئیرادەی خۆیانی مەسەلەن لەبەر بێ ئیشی وازی لێرەیە وەزی دوکانەکە نییە بەڵام سەرگە چۆتە دەرەوە چۆتە شوێنێتر ئیشەکات عیلاقاتشمان لەگەڵ هاوسێ و دوکاندار وەکو برامان لێ هاتووە چونکی هەرێکی لێرەس ئەگە نیکەمە 30 ساڵ 25 ساڵ و 20 ساڵ هەین پێکەوەین هاوسێتیمان عیلاقاتمان یعنی هەندێکیش تەنانەت ژن و ژوان خوازیشەیە لە بینایە یعنی با بڵین ئاوا چۆتنە ناو عومقی یەکترەوە عیلاقاتمان زۆر خۆشە لەگەڵ هاوسێ و لەگە دەور و جیران و لەخوا بەزیاد بێ عێراقەمان زۆر باشە ئێمە و کەمالیات و زێنەگرەوانە وەک برای ژیاون لێرە فەرقمان نەبووە کوردی لێ بووە تورکمانی لێ بووە و هەنێ عارەبیشی لێ بووە و هەمومان یەک عایلە یەک برایەکی هیچ مشکلەیەکمان نەبووە لێرە ئەم دوکانانش ئایدارەی ئافارە 3 ساڵ جارێ مزایداکرێ دوای 2018 سوتە وتیان تەماس کەهرەباییە دوای تعمیر کرا ئێمە 2023 وەرمان گرت ئێستا تقریبا ڕوبعی دوکانەکان بەتاڵە ئیش نییە و کەسابەت تۆزە زەعیف بووە هەرچەندە قەیسەری کۆنی کەرکووک دەکەوێتە ناوەندی شار و لە نێو بازاری شارەکەدایە بەڵام لە دوای ڕووداوی سووتانی و دووبارەکردنەوەی دەرگای قەیسەریەکە شۆڵیەک بە نێو کۆڵانەکانیەوە دەبینرێت
بەڵام کاسبکارەکان دوکان و قەیسەریەکە وەک منداڵێکی خۆیان دەبین و بە ئاستەم باسی دەکەن بتوانن دوکانەکەیان بفرۆشن یان لە قەیسەریەکە بێنە دەرەوە، چونکە وەک خۆیان دەڵێن ئەوان ساڵانێکی زۆرە لەم بازاڕەدان و لە باو باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە و هەروە هەندێکیان لە ئێستادا نەوەکانیان دوکانەکان دەبەن بەڕێوە. ئەتوانین بڵین لە ستان نەوەتی ها خەڵکە کۆنەکەیە هیوا هەبووە مەسەڵەن ئێستا من خۆم هاتوومە تێرە ئێستا زۆر جار کوڕەکەم لێرەیە بەڵام هیوا هەیە باوکی لێرە بووە باپیرەی لێرە بووە ئێستا خۆش هەلێرەیە هەر لەم بازاڕەیە ئەو نییە بڵێ خەڵکی غەریب زۆر لێرە ئیدارە ناکە بەڵام ئەوەی خەڵکی شارەکە بێ بە تەواوەتی لەم شوێنە ئیدارەیە کردووە یعنی خەڵکی غەریب زۆر کەمە لە ناو بازاڕەکە ئێمە. قەیسەری کەرکووک هەموو ڕۆژێک لەگەڵکردنەوەی بازاردا دەرگاکانی واڵا دەکرێت و تا درەنگانێکی ڕۆژ کراوەیە و تەنها ڕۆژانی هەینی بەداخراوی دەبینرێت. ڕاستی ئەم بازاڕێمە یەکێ لەو بازارەیە کە داناخوێ یعنی بەس تەنها ئەوش لە نیوان خۆمان ئیتفاقێکمان کردووە جومعەکان دایەخەین ئەوەی لە ڕۆژەکانی تر لە بەیانی وەک تاوکو تەقریباً مەغریب هەر هەیە لەبەر چی مەسەلەن ئەمە دەرگای هەیە یەک ئیشیش نییە هاسێرەکی چەند ئیشیەکە ئێستا دەرگاکان بەکراوی بمێنێت و هەتاکو مەغریب داناخرێت هەر ئەمێنێت خەڵکەکە مەسەن دوکاندارەکە سێرگەی نیۆڕۆ ئێستا مەسەن لێرە ئەمێنێتەوە. هەرچەندە قەیسەری کۆنی کەرکووک وەک شوێنەوارێکی مێژوویی دەبینرێت بەڵام بەهۆی شێوازی بیناسازی و جوانی نێو بازاڕەکەی چێژێکی جیاواز و ئارامبەخش بە ڕۆحی کڕیار و سەردانی کەرەکان دەدات. دوکاندارەکانیش وەک شوێنێکی پڕیادگاری هەموو بەیانیەک سڵاوی ڕۆژێکی نوێ لە قەیسەریە کۆنەکەیاندا لە یەکتر دەکەن بە هیوای ئەوەی بۆ جارێکی تر قەیسەری کەرکووک تووشی هیچ ناخۆشی و لە ناچوونێک نەبێتەوە.